بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله وبركاته. برایان خوشکانم، السلام عليكم ورحمة الله وبركاته. زور خوشحالم کە لە خزمەت پۆلێک لە برایان و پۆلێک لە خوشکانی خۆم لە ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی لە خەلیفان زۆر سوپاسی ئەم ئەنجومەنە دەکەین کە جێدەستیان دیارە، ئەگەر بڵێن بە قەدمەڵبەندێکی کاریان کردووە لەوانەیە مبالەغە نەبێ، خوای گەورە پاداشیان داتەوە، کار و چالاکیەکانیان بەرز دەنرخێنین. بەڕاستی جێی تەقدیرن لە دای ئێمە الحەمدولله سەرجەم ئەندامەکانی ئیلتیزامات و دینداریان لەخوا بە زیادێ پێوە دیارە. ئێمە سوپاسیان دەکەین، دوعای خێریشان بۆ دەکەین ئینشەڵڵا. بە هەمان شێوە خوشکانیشمان لەم سنووری ئەم ئەنجومەنە الحەمدولله خوای گەورە ئەم خەڵاتەی پێکردوون کە کۆبوونەوەیەک کۆڕێک بێ لە خزمەت ئەو برایانەدا بن. یا ڕەبی خوای گەورە پاداشتی هەموو لایەکیان بداتەوە. مانگی ڕەمەزان ئەگە بڵێم تاعات و عیبادەتی لە هەموو لایەک پیرۆز بێ ئینشەڵڵا تاوان نییە. بۆیە بەڕاستی فەزیلەتێکی گەورەیە، ڕێزێکی گەورەیە مانگی ڕەمەزان کە خوای گەورە بەنسیبی ئێمەی کردووە. کاتێک کە خوای ڕەب العالەمین دەفەرمێ تەنها یەک شەو لە مانگی ڕەمەزان خوای گەورە دەفەرمێ خێر و پاداشتەکەی زیاترە لە 1000 مانگی غەیری ڕەمەزان. کەواتە شەوێک وابێ، ئەدی دەبێ مانگێک چەند دەبێ. ئەدی ئەم درێژایی ئەم خێرە کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم من أدى فريضة كان كمن أدى 70 فريضة مما سواه. ئەداکردن و جێبەجێکردنی یەک واجب وەکو ئەو وایە 70 واجبت ئەدا کردبێ و جێبەجێ کردبێ. بۆیە سنەتێکیش بەرز دەبێتەوە، هەندی پلەی واجبێ گەورە دەبێت. بۆیە مانگی ڕەمەزان خەرمانی کۆکردنەوەی زاد و زەخیرەی دوا ڕۆژە. مانگی ڕەمەزان مانگی غوفرانە، مانگی لێخۆشبوونە، مانگی بەرەکەتە، مانگی نەسرە، مانگی بەدرە، مانگی قەدرە. هەمووی بەڕاستی بەهۆی ئەوەیە کە ئینسانی ئیماندار لەو مانگەدا خۆی ماندووکە، تێبکۆشێ، هەوڵ بدا، شەو نوخۆنی بکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قودوە و پێشەنگ و مامۆستای ئێمەیە. دایکی ئیمانداران عایشە دەفەرمێ کاتێک کە دەگەیشتە ڕەمەزان زۆر ماندووتر بوو لەوەی کە لە ڕەمەزان پێش ڕەمەزان ئەنجامی دەدا. کاتێک کە دەگەیشت بە دەی ئاخری ڕەمەزان دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر چالاکتر دەبوو. شد المئزر وأحيا ليلة وأيقظ أهله. خۆی تند و تۆڵ دەکرد، خۆی مەزبوط دەکرد و خێزان و مناڵەکانی هەڵدەستاند و شەوەکانیشی زیندوو دەکردەوە. شەو زیندووکردنەوەی مانگی ڕەمەزان بە بچوونە بازاڕ و بە سەردان و بۆ شتانە نابێ، بەخوا بە شەونێژ، تەراویح، قورئان خوێندن، دەعوە و خێر و مەسلەحەتی ئەم دینە ئەوە زیندووکردنەوەی شەوەکانە. بۆیە ئەمن ئەو مانگە بە مانگێک دەزانن کە دەتوانین تێیدا دەفتەری کردەوەکانمان پڕکەینەوە لە حەسەنات. ئەگەر 1000 مانگ بکە 83 ساڵ کە خوای گەورە دەفەرمێ خەیڕ من ئەلف شەهر، واتە لە 1000 مانگ زیاتر و باشترە. دەبێ چەندە خێر و بەرەکەتەکەی زۆر بێت. جا خوشکانی بەڕێز بە تایبەت کە ئێوە لێرانە باسەکە زیاتر ڕوو لە ئێوە دەکات بۆ چالاکردنی بواری ئافرەتان، بۆ چالاکردنی بواری خوشکان. بەڕاستی دەبێت چاو لە گەورەکانی خۆمان بکەین. لەو کەڵە ئافرەتانەی کەوە لە سەردەمی زێڕین و سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلامیان کردووە. بۆیە خوشکانی ئێمەش ئەوڕۆ شانبەشانی پیاوان و جاری وا هەیە الحەمدولله لە زۆر شوێنان لە پێش پیاوانەوە هەوڵیان داوە. ئەگە برایەک لەوانەیە حەسارێکی لەسەر بێ و نەتوانێ جم و جۆڵ بکە، بەڵام خێزانەکەی چالاکتر بووە، باشتر کاری کردووە، لەوانەیە ئەو سانسۆری لەسەر نەبێ و حەزەری لەسەر نەبێ کە ئەو کارەکانی خۆی ڕاپەڕاندووە. کەم خوشک هەیە ئەم ڕەمەزانە تەڵەبەی قورئانی نەبێ لە ماڵەوە، کەم هەیە دیراسی قورئان نەکا، کەم هەیە لە خزمەت ئەنجی قورئاندا نەبوو بێ. ئەوە هەمووی چالاکیە و هەمووی ڕۆڵ و کاریگەری خوشکانە، خوای گەورە پاداشیان داتەوە. بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام تاکە ئاینە کە باخێکی زۆری بە خوشکان و بە ئافرەتان داوە. ئەگە تەمەشای سوورەتەکانی قورئان دەکەی، هەندێک بە ناوی نیساء و هەندێک بە ناوی ئافرەتانە. ئەوە ڕێزە، ئەوە گەورەییە. ئەگەر خەڵکێکی نەیار بە ئیسلام ئەو ڕۆکە مزایدە لەسەر ئیسلام بکە کە ئیسلام مافی ئافرەتی پێشێل کردووە، مافی ئافرەت لە ئیسلام وا دیارە.
بەڵام با بزانین مافی ئافرەت لە ناو ئەو خەڵکانێکەوە بانگەشەی مافی ئافرەت دەکەن چ بووە، ڕۆڵ و کاریگەریان چ بووە بۆ ئافرەتان، چه هەوڵێکیان هەبووە. لەگەڵ ڕێز و احترامم بۆ کەلیمەکە کە دێڵێم، وەڵاهی زۆر جاری وا هەبووە لەو جیانێکەوە بە ناوی ئازادی ئافرەتان، بە ناوی دیموکراسیەت، بە ناوی پێشکەوتن، بە ناوی تەقەدم و ئەو شتانێکەوە بۆەوەیکەوە بۆ ئیغراکردنی خوشکان و ئافرەتانە کردویانە، بەڕاستی هەموو زەربە بۆ خوشکان، لە خشتەبردنی خوشکان بووە. چەندین خوشتی وا هەبووە بەهۆی ئەوەی کە دەستی لە پشتی دراوە و ئامۆژگاری کراوە کە قبول نەکەی ئەگەر پیاوەکەت جارێ خۆی تووڕە کرد، خۆی ئەمەش قبول ناکەین، شەرعیش قبول ناکە، بەڵام ناکرێ پیا و ژن لە ماڵەوە جارێک لێک عادز نەبن، عادز هەر دەبن، بەڵام دەبێ ئینسانی ئیماندار بەخۆدا بچێتەوە. قەزیەک لە لای ئێمە بوو لە کێشەکەی دابووین، حەلمان کرد، بەڵام بەداخەوە کاتێک کەوا گەیشتە بەناو هەندێک لە مافەکانی ئافرەتان، طبعاً ئەوانی شەمیان لێ قال و ئاسدانین، گوتوبیان بە هیچ یاسایەک، بە هیچ مادەیەک و فەقەڕەیەک پیاوەکەت بۆی نییە یەک ئیشت پێ بکە. ئەگەر ئێوە ئەو بمانکەی بە وەکیلی خۆت لە مەحکەمە، ئێمە محامایەتی دەکەین، دەزانین چت بۆ دەکەین. هەستان محامایەتیشان بۆ ئەو خوشکە کرد، تاوای لێهات پیاوەکەیان کردە سزنەوە، پیاوەکەی 2 مانگان گیرە لەسەر سکاڵایەک کەوە بە ناحەق تۆمار کرابوو. واتە محامیەکەی ئەو ئافرەتە بۆەوەی کەوە ئیمتیازاتی شخصی خۆی، بۆی کەوا چالاکی خۆی زیاتر بنووسێ، هەستا بوو زەریمەیەکی وای تۆمار کردبوو، بوختانێکی بۆ پیاوەی کردبوو، پیاوە 2 مانگان گیرە. بۆیە کاتێک دوای و هەوڵ و تەقەڵا واستە و ئەو لالایەکی زۆر کەبەر بوو، ئەو خەڵکەی ئامادە بوون کەوا لەناو ئەو سزنە هەمووی کردنە شاهد، گوتی ئەو ئافرەتە هیچ جارێککە خێزانی من نەبووە و ناژبێ. 3 بە 3 تەلاقی خێزانەکەی خۆیدا لەبەر چاوی هەموو خەڵک. چێ بۆ هۆی ئەوەی کەوا خوشکامان بێ مەئوا بن، بێ مەنزلگا بن، بێ ماف بن، ئەو کەسانە بوون کەوا بە ناوی مافی ئافرەتان وایان کردکەوە ئافرەتان بێمافکەن، ئافرەتانیان لە قالبی خۆی بردە دەرێ تاوایان لێ کرد، بێناز و بێماڵ و بێپیا و بێسای و سێبەریان کرد. ئێستاکە دەبێ بچن لە ڕێکخراوەکەیوان کارێکیان بۆ بدۆزنەوە بە ڕوبع معاشێک ئیشیان پێ بکەن و ئەنجاش سوکنایی دڵی نایە. بۆیە خوای رب العالمین دەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها. خوای رب العالمین بێهۆ نییە ژن و پیاوی بۆ یەک دروست کردووە و کە پێکەوە ژیانی هاوسەریان بەسەر بن، بێهۆ نییە، بۆ دەفەرمێ لتسكنوا إليها، بۆی کەوا پیاوان ئۆقرایی دڵیان بێ لە لای ئافرەتان، لە لای هاوسەراکانیان، دیارە ئۆقرایی دڵ و ئارامی دڵ و ئەو بەختەوەریە ئی خوشکان لە لای پیاوەکانیانە، برایانیش لە لای خێزانەکانیان ئۆقرەیی و بەختەوەریان بەنسیب دەبێت. بۆیە حکمەتی گەورە بەختەوەریە، بەڵام بەختەوەریشیان ڕەوای ئافرەتان نەدی تا لێیان ساندە و لێیان زەوت کرد بەداخەوە بە ناوی مافی ئافرەت و حقوق المەرأة. ما أكرمهن إلا كريم وما أهانهن إلا لئيم. ئەوەی کەوا ڕێزی ئافرەتی بەرز نرخان بێ ئیلا پیاوێکی بەڕێز بووە، پیاوێکی گەورە و معقول بووە. ئەوەی بێڕێزی و سوکایەتی بە ئافرەتان کردبێ ئیلا خەڵکێک بۆ لەو مستەوایەدا بووە حاشە لە ڕووی بەڕێزتان. بۆیە کەسی بەڕێز ڕێز و احترامی لێ دەستچێتەوە. ئەو خەڵکێکەوە الئیناء ينضح بما فيه، جامچی تێدا بێ ئەوە دەڕێژێتەوە. خەڵکێک جنێو دەدا بە خێزانی لێی دەدات، تەشیری پێدەکا، سوکایەتی پێدەکا، ئەوە تعبیر لە ناخی خۆی کە خۆی ئەو هابێ. بەڵام ئاینی ئیسلام لەگە ئەوەدا کە پیاو لە ژن بدا نەخێر. ئاینی پیرۆزی ئیسلام هیچ کاتێک فەرمانی کردووە ئەگەر ئافرەتان نیوەی مارایی ببەن دەبێت 2 هەندی پیاوان ئیش بکەن نەوەڵە، کە خوای رب العالمین دەفەرمێ وەلەهن مثل الذي عليهن بالمعروف. ئەوەی بۆ ئافرەتان دیاری کراوە لە ماف عليهن بالمعروف، بە هەمان شێوە لەسەریشان پێویست کراوە، کەواتە بە مقابلی هەموو ئەرچێک مافیان هەیە. ئەگەر تۆ هەر ئەرچی پێ بسپێری و هەر ماندوویکەی و ڕایپەڕێنی، مافەکان و ئیمتیازاتەکانی بۆ نەجێڕێەوە، ئەویش ماندوو دەبێ. تۆ ستەمت لەو ئافرەتە کرد، تۆ ئافرەتت زیندە بەچاڵ کرد. سەردەمی پێش ئیسلامەتی کە کاتێک خەڵک ئافرەتی زیندە بەچاڵ کردووە حەقیقەت بووە، واتە کەسێک پێی شەرم بوو کەوا کچی ببێ، بۆ نەوەک بەیانی زاوایەکی هەبێ، شەرم بووە کە بڵێن فڵان کەس زاوای فڵان کەسیە، ئەوەندە لوودبەرز بوون، ئەوەندە خۆ بەزلزان بوون. ئەوە جەهالەت،
ئەو پێش ئیسلامەتی پێش خۆری ئیسلام کاتێکەوە ئیسلام هات ئافرەتی لەگەڵ پیاو حساب کرد لە زۆر جێیان وەڵڵاهی ئافرەت لە پێش پیاوەیە لە هەندێک شاهێدیان شایەدی ئافرەت دەخوا ئی پیاو ناخوا کاتێکەوە شتێک حکمێک تایبەتە بە خوشکان دەبێ خوشک تێدا شاهێد بن دە پیاو لەوێ ڕاوەستا بن هەتا خوشتێکە بێ ئەو دە پیاو بۆیان نییە حکم بدەن و شاهێدی بدەن بەڵێ لە جێی واشەیە شایەدی ئافرەتان ناخوا شایەدی پیاوان دەخوا ئەوە عەدالەتێکە خوای ڕەب العالەمین داینەوە دەبێت تۆ پێی ڕازی بی کاتێک کە بەو دادگەریەی خوای ڕەب العالەمین ڕازی بووی خوای گەورە بەرەکەت دەخاتە ئیش و کارەکەت بەڵام ئێمە بە بەرنامەی خوا ڕازی نەبین ڕەفزمان کردەوە بەرنامەی خەڵکێکی عەلمانی و خەڵکێکی لادینی و خەڵکێکی عەڵقە لە گوێی ئەم لاولە هیچی لە باڵاندا نەبوو بۆ خوشکان چی پێ نەکرا بینیمان کەوا لە چەند ساڵی ڕابردوو نەوەتەکان چیان بە یەک کرد ئەو دەسەڵاتدارانەی هەرێم چەندین ئافرەتیان بێوەژن کرد چەندی ئافرەتیان بێماف کرد چەندین ئافرەتیان ئیهانە کرد لە بازگەکان و لە سەیتەرەکان ئەوەیە مافی ئافرەت کە ئەوڕۆ پێمان دەفرۆشنەوە ئەوەیە کە دەڵێن ئیسلام مافی ئافرەتی پێشەی کرد بەڵێ بۆ خۆیان مافی ئافرەتیان داوە کە سەیری دەکەی ئافرەت زیندە بەچاڵ کراوە لە پێش ئیسلامەتی و پاشانەکە خەڵکێکی جاهیل دەڵێ ئافرەت وەکو وجود ئینسانیەتی نییە زۆر لە بیرمەندەکان وان حیساب کردو کە ئافرەت هەر مەخلوق نەبێ ئینسان نەبێ ئەو هەر لە ئافرەت گەیشتون خوای رب العالمین دەفەرمێ من عمل صالحا منكم من ذكر أو أنثى باسی ئەوە ناکا پیاوێک بێ شوهر بوو ڕیشی ئەوەندە گەورە بێ پیاوێک بێ ئەوها معقول بێ و دیوەخانێکیە بێ نافەرمێ من عمل صالحا منكم هەر کەسێک لە ئیمانداران واتە کارێک بکات کارەکە کارێکی ڕەوا بێ کارێک بێ لە خزمەت کۆمەلگادا بێ لە خزمەت دینی خوا بێ من ذكر أو أنثى چ پیاو بێ چ ئافرەت بێ هیچ جیاوازی نیە لە مابەینی ئەنجامدانی نوێژێکی پیاوێک لەگەڵ نوێژی خوشتێک و ئافرەتێک هیچ جیاوازی نییە ئەگەر ئەو خوشکە تەقوادارتر بێ کە خوای گەورە دەفەرمێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم گەورەترینی ئێمە نافەرمێکەوە ڕێز عەشیرەتەکەتان بێ یان ئەوەی کەوە پیاوی ماڵەوە بێ یان پیاو سالاری بێ ئەو سیاسەتێک ئەو ڕۆکە هەیە بەناوی پیاو سالاری ئەو شتانەکە دەکرێت دوورە لە ئیسلام دەفەرمێ ئەکرەمەکم عند الله چێیە ئەتقاکم کە لە هەمووتان بەدینتر بێ کەواتە ئافرەتیش دەگرێتەوە پیاویش دەگرێتەوە سپی پێست دەگرێتەوە ڕەش پێستش دەگرێتەوە ئەو دەوڵەتانەیەکەوە بانگەشەی تەقەدوم و پێشکەوتن و مافی مرۆڤ و مافەکان دەکەن لە مەتعەمەکان و لە شوێنە گشتیەکان و قاعەکان نووسراوە هاتنە ژوورەوە مەمنوعە بۆ دوو سینف دوو لە ڕووتان بۆ سەگەکان و بۆ ڕەش پێستەکان نەک مافی ئافرەت مافی پیاویشان پێشێر کردووە لە زۆر جێی واشەیە ئافرەتیان قەدەغە کردووە لەبەر ئەوە ناکە ئیختلاط نەبێت لەبەر ئەوەی کەوە لەوانەیە وجودەکەی بە نوقستان بزان و بە کەم سەیری بکەن بۆیە دەور و کاریگەری خوشکان ئافرەتان لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگە شان بەشانی پیاوان نەبوو بێ کەمتر نەبووە هیچ غەزایەک نەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خێزانێکی بەڕێزی خۆی لەگەڵ خۆی نەبرد بێ هیچ سەفەرێک نەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرچوو بێ بە تەنها ئەگە سەفەرەکە شەخسی بوو بێ دەفەرمێ ئیلا ئەقڕع بەینەهن لەما بەینی خێزانە بەڕێزەکانی قوڕعی کردووە ڕاکێشانی کرد ناوەکانی چێت ناوی دەرچوو ئەوەی دەبرد وەکو عەدالەتێکەوە ئیسلام فێرمان دەکات ئەو خەڵکەی ئەوڕۆ تەعەدود دەکا و عەدالەت ناکا ئەوە ئیسلام فێری نەکردووە ئەمە قوتابی مەدرسەی ئیسلام نەبووە ئەوە قوتابی مەدرسەی ئەم لاولا بووە کە بەناوی مافی ئافرەتان مافی ئافرەتانیان پێشێر کردووە جا ئەوڕۆ تەعەدودێکەوە لە ژێر سێبەر و سایە و تعلیماتی ئیسلام نەکراوە ئەوڕۆ بۆ ببێتە پەڵەیەکی ڕەت بنێو چوانی ئێمەوە ناوەڵا خوای رب العالمین واجبی کردو کە عەدالەت بە پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم عەدالەتی کردووە بۆیە خوای گەورە دەفەرمێ فەئین خفتم ئەلا تعدیلوا فواحدە پیاو هەرچەند پیاوێکی دەوڵەمەند بێ هەرچەند پیاوێکی جوان و جاحێڵ بێ هەرچەند پیاوێکی معقول بێ دەفەرمێ فەئین خفتم ئەلا تعدیلوا فواحدە یەک ئافرەت بەسە بۆ پیاوێکەوە دادگەری پێ ناکرێ عەدالەتی پێ ناکرێ خەڵکانێک ئەوڕۆ هەیە ئیوەی نەکەوە تۆ مەڕووماڵاتی تەسلیمی دەستی بکەی بەڵام بە زۆری ملان حکمڕانی وڵاتێکی کردوتە دەستی ئەوە بۆ لەسەر ئیسلام حیساب بێ با نوێژێ بکە کە هەر ناوی موسڵمان بێ و هەر لە هەویەکەی موسلیم نووسرا بێ ئەوە بۆ ئیسلام وا دەکەن نەخێر ئاینی پیرۆزی ئیسلام
مافی زۆری بە ئافرەت داوە و هەروەها ڕێزشی لێگرتووە. بەڵام کاتێک کە سەیر دەکەی لە بەشی میرات و میراتگیریدا دەڵێ ئەبۆ ئافرەت نیوەی پیاوی هەیە. زۆر جاری وایە خوشکانمان بەهۆی ناحاڵی بوونیان خۆیان لە ئیسلام دەردەخەن، دەڵێ ئێمە بە شەرع ڕازنین بە قانون دەکەین. قانونە وەزعیەکەی ئەو ڕۆوای کردووە ژن و پیاو لە مەحکەمە یەکسان بێ. چەند پیاو دەی با ژنیش ئەوەندەی ببە. ئایا پیاوێک مکەلەف بێ بە نەفەقە لە بەیان تا ئێوارە عارەوانەیەک پاڵدا کەسابەت بکە شینایەتی و دەغڵودانی و دوکانداری و هەموو ماندووبوونێ قبول بکە، نەفەقە لەسەروی واجب بێ، خێزانەکەی کە مکەلەف نییە ئەوەش عەفو عامێکە بۆ هەر هەموو خوشکان کە ئیسلام داوێتی. ئیسلام ئافرەتی مەزبوور نەکردووە پارە پەیداکە، پیاوی مەزبوور کردووە. کاتێکەوە خەڵکێک هەژار دەبێت دەستکورد دەبێت ناڵێنە خێزانەکە ئەرێ فڵان کەس بۆ ئەتۆ کەسابەتێک ناکەی، دەڵێن پیاوەکە بۆ کەسابەتێک ناکەی، ئەرێ بران بۆ ئیش ناکەی، هەوڵ دە تێ بکۆشە. کەواتە ئاینی پیرۆزی ئیسلام نەفەقەی لەسەر پیاوان داناوە، بۆیەش لە میراتی بەشی پیاوان زیاتر دەبێت. ئافرەتانیش بەشیان هەیە بەڵکو نیوەی هەر پیاوێک دەبن. بۆیە بەڕێزان کە سیر دەکەین ئەو نیوە میراتە دەبن، بەڵام لە نەفەقە بوراون، بەخشراون، نەفەقەیان لەسەر پێویست نییە. کاتێکەوە ژن و مێردێک کوڕێکیان هەیە ژنی بۆ دەخوازن، دەبێت بابەکە هەستێ بچێ پارە قەرزکە و پارە کۆکاتەوە پارە پەیداکە، بەڵکو دایکەکە ئاگەی لە قەرد و قۆڵە و لەو پارە پەیداکردنە نییە. و ئەگەر قەرداریش بێنە دەرگای ماڵەکە دێن لە پیاوەکە داوا دەکەنەوە، بۆ لەبەرەوەی پیا و مکەلەفە نەک خوشکان و ئافرەتان. بۆیە ئەگەر سەیر دەکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر لە چالاکیەکانی خۆی ئافرەتانی مشارەکە پێکردووە. دایکی ئیماندارانە عایشە خوا لێی ڕازی بێ، پێغەمبەری خوا دەفەرمێ نیوەی دینتان لەو ئافرەتە سوورە فێر بن، کە دیارە دایکمان عایشە ڕووی سپی بێ ئافرەتێکی سوور و سپی بووە. دەفەرمێ نیوەی دینتان لەو ئافرەتە سوورە فێر بن. نیوەی دینمان لە ئافرەتێکەوە وەرگرتووە ئێمە. چەندین ئەحکامات و حکمی شەرعیمان لە ئافرەتانەوە ئێمە وەرگرتووە، کاویش لە پێغەمبەری خواوەی هێناوە صلی الله علیه وسلم. و بە شانازیشەوە ئەو ڕۆکە ئێمە فەرموودەکانی کە ئەو جێڕاوێتی و تەطبیقی دەکەین لەسەر سەرماین دادەنین. بۆ لەبەرەوەی لە ئیسلامدا فەرقی لە ئەنجامدانی عیبادەت فەرقی پیا و ژن نەکراوە. بۆیە لە سڵحی حودەیبیە کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەستا مەشوەرەتی کرد بە باقی سەحابەکان، لە ئاخیردا مەشوەرەتی لەگە خێزانەکانیش کرد، لەگە ئافرەتانی موسڵمانانیش کرد. فەرمووی ئێوە ڕێیتان چییە؟ ئێخۆ ناکرێت لەگەڵ هەموو ژنی موسڵمانان قسە بکە، دەبێت نوخبەیەکە بێت، دەبێت خەڵکێکە بێت نوێنەری ئەو خوشکانە بێ و قسەیان بۆ بکە. بۆیە لێش بە هەمان شێوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسی کرد و مەشوەرەتی چۆن بە پیاوان کرد، ئەواشی بە ئافرەتان کرد. ئەگەر سەیر بکەین قورئان چۆن ناوی کەڵە ئافرەتەکانی تۆمار کردووە. ئەگەر باسی پیاو دەکا باسی ئافرەتیش دەکا، کە باسی قەومی سەبە دەکا کە دەفەرمێ ئافرەتێکە حکمڕانیان دەکا، نەک بە بێڕێزی نە بە کەمیش ناوی دەبا. تەملیکهم ئیمڕەئە، ژنێکە حکمڕانی ئەو وڵاتە دەکا. بۆیە دەفەرمێ گەورەمان سولەیمان کاتێک کەوا نامەیەک و پەیامێک بدەنێرە بۆ بەڵقیسەخان، کاتێک کە ئەو پەیامە دەگا بە بەڵقیسە و بە مەلیکی سەبە دەفەرمێ چی؟ خوای گەورە دەفەرمێ لە قورئاندا يا أيها الملأ إني ألقي إلي كتاب كريم إنه من سليمان إنه بسم الله الرحمن الرحيم ألا تعلوا علي وأتوني مسلمين. تەماشا ئافرەتی عاقڵ هەموو کاتێک جێ دەستی خۆی دیار دەکا، وەکو ئەو خوشکانەمان ئاسایی ئەلحەمدوللا کە لە کۆڕ و کۆبوونەوە و مەراسیمی شەرعی و دینی ئامادە دەبن، ئەوە جێپەنجە دیارکردنە، ئەوە هەستانە بە ئەرک و ماف و واجباتی خۆیان خوای گەورە پاداشیان داتەوە. جا ئافرەتێکەوە زانا بوو، ئافرەتێک کە شارەزا بوو، عاقڵ بوو، ئەوها دەبێت هەستا حکمی تاکڕەوی نەدا. دیارە لە سیاسەت بەڕێزان معلومتانە هەر کاتێک حکمی بنەماڵەیی بوو، حکمی تاکڕەوی بوو، حکمی پەڕگیری بوو، واتە لەسەر ئەساسی بێبەشکردنی تاقم و جەماعاتێک و لەسەر خەنیکردنی گروپێکیکە بوو، ئەوە فەشەل دێنێ. وەکو ئەو سیستەمەمان بەچاوی خۆمان لە وڵاتی خۆمان بینی. زلهێزەکانی کوردستان وا تێگەیشتن هەر ئەوان ساحێب وڵاتن، وڵای وایان لێ هاتبوو گاڵتەیان بە حکومەتی مەرکەزی دەکرد. ئێمە خۆمان شانازیمان دەکرد ئێمە حکومەتین، بەڵام ئێوە حکومەتتان نییە. ئێمە وامان لێ هاتبوو کاتێک کە دەچوین بۆ خوێندنەکەمان لە ناو جنوب و لە بەغدا، و بە شانازیشەوە ئەو کاتی وا بووین تا ڕادەیەک وای لێ هات
کە زوڵم و ستەم وای لێ هات گەیشتە قووت بڕین و موچە بڕین و ماف بڕین و خەڵک بێ مافکردن کە ئەوڕۆکە ئەنجامەکەی دەبینینەوە. ئایا ئێمە قازانجمان کرد لەوەی کەوا حکمێکی پەڕگیری بدەین، حکمێک بێکەوە لەسەر ئەساسی شوڕا نەبێت کە خوای گەورە دەفەرمێ وەئەمروهم شوڕا بەینەهم. کاروباری مسلمانان بە شوڕایە، وەکو ئێستا بە فەوضا نییە. ئەگەر بگەڕێنە بۆ دەقە قورئانیەکان بۆ ئاياتەکانی خوا وەکو ئەو ئافرەتە ژیر و زیرەکەی کەوا ناوی بەڵقیسەیە و دەفەرمێ ئەی قەومەکەم ئەی خەڵکی سەبە داوایان لێ دەکات کۆیان دەکاتەوە دەفەرمێ کتابێکی کەریمم بۆ هاتووە کتابێکی بەڕێزم بۆ هاتووە ئەویش لە سولەیمان پێغەمبەرەوە بۆم هاتووە دەفەرمێ ئینەه بسم الله الرحمن الرحیم چییە؟ ئەللا تعلوا عەلەیە وەئەتونی مسلمین. پێم دەڵێ خۆتان بەزن مەزانن و ئێوە مسلمان بن. جا دەفەرمن ئەی مەلیک چ لە ئێمە دەوێت؟ دەڵێ ڕێی ئێوەم دەوێ. ئەوەیە ژیری، ئەوەیە زیرەکی. وە زۆر جاری واشەیە ئەگەر خوشکانمان ئافرەتان بێماف کرابن لەوانەیە خۆیان سەبەب بووبن لە زۆر حاڵەتاندا. كاتك بيغمبري خواد فرمي صلى الله عليه وسلم إذا أتاكم من ترضون دينه وخلقه فزوجوه. أو فرمودية كحق واعي لسر لشويني محكمة برينكاني همو ولاتكان بنسري واتا كسيك بك بزاواي خوتو شاي سيخوت كواك تسكي خوتي بيه بدي من ترضون دينه وخلقه. أقل ديني أمين بنو للروش شي أمين بون. آية دين الروش ليك جدايا نخير جدانية كواتا الدين روشت روشش دينه بەڵام دەبێ ئاگادار بی زۆر کەسمان هەیە نوێشکەرە ڕۆژوگرە مطیعە بۆ خوا بەڵام لە هەندێک ئاکاری ڕۆژانەی تایبەت بەخۆی پابەندی پێوە دیار نییە لەوانەیە زوو تووڕە دەبێت لەوانەیە خەڵکێک بێ لە کاتی بنبەست گەیشتن بە بنبەست بە شەرعی خوا ڕازی نەبێ بۆیە دەفەرمێت دینیشی هەبێ و ئەخلاقیشی هەبێ واتە ڕێز لە خەزووری بگرێ ڕێز لە خەسووی بگرێ ڕێز لە خزم و کەسەکانی بگرێ. بەڵام ئێمە کاتێکەوە کەسێک دێ بۆ داخوازی کچەکانمان یان خوشتێک دەستنیشانی کەسێک دەکاتەوە زەماوەندی لەگەڵ بکە ئەو دوو پێوەرە دەستنیشان ناکە کە دین و ئەخلاقە وڵا دەڵێ شەهادەی هەیە وڵا ئەمەیان خانووی هەیە وڵا ئەمەیان لە شاردا دەنیشێ وڵا ئەوەیان کوڕە مەسئولە. دەبێ ئاگادار بی بەیانی کە تووشی هەڵە و تووشی غەڵەت و تووشی نسکۆ هاتی نابی بڵێ وڵا مامۆستای ئاینی حەلەم چییە. دەبێ ئەو ڕۆکە حەلەکە لەکرد مامۆستایە بە قسەی خوا و پێغەمبەری خوا بکە کەوا دوو ڕەوشتە دین و ئەخلاقە هەڵی بژێرە بەخوا زەرەی لێ ناکەی. بەخوا زەرە لەو کەسە ناکەن کەوا دین و ئەخلاقی هەیە و ئێوە کچی خۆتانی بدەنێ. بەڵام لەو زاوایانتان شەرمەزار دەبن کەوا نوێژنەکەرە کە دەستپاک نییە کە ڕازگۆ نییە کە ئەمین نییە سەرتان پێی شۆڕ دەبێ و بۆ هەمان شێوە بۆ برایانیش کە دەفەرمێت تونکەحو المەرئەة لئەربەعین. ئافرەتان بۆ چوار هۆکار دەخوازرێن لە شێوازێکی گشتی. بەڵام ئەوەی کەوا ئیسلام جەختی لەسەر دەکاتەوە دەفەرمێ فەظفەر بذاتی الدینی تەریبەت یەداک. ئەی گەنجی مسلمان ئەی گەنجی ئیماندار مسلمان داوای ئەو ئافرەتە بکە کەوا ذات الدینە و دیندار و ملتەزیمە بۆ لەبەر ئەوەی دینەکەی لێ ناگەڕێ سوکاتی بە خەزووری بکە بە خەسووی بکە بێڕێزی بەرامبەر خوشکەکانی پیاوەکەی بکە بێڕێزی بەرامبەر هیچ کەسێکی ناکە. بەڵام کاتێکەوە بۆ دەستنیشانکردنی کەسی بەرامبەری بۆ زەواج لە عاتیفە و لە فکری خۆیەوە بڕیار دەدا پاشانەکە دەهێنێتەوە سەر قەزیە ئەوەی کە ئیسلام مافی ئافرەتی پێشێل کردووە. هەر بۆ خۆشی ئەو نمونەیە دەژێرمەوە مامۆستایەکی ئاینی بۆی جێڕاینەوە باسی کرد گوتی ڕۆژێکیان گەنجێک کاتە لام وتی مامۆستا حاڵم زۆر خراپە وشتم خێر براکەم ئیشی مامۆستایان دەبێت ئەو هابێت لە خزمەت خەڵک و کێشە و معاناتی خەڵک دابن. دەڵێ کاتێک کە هات وتی مامۆستا مشکلێکی زۆر گەورەم هەیە وتم مشکلەکەت چییە براکەم؟ وتی وەڵی خێزانەکەم بە قسەم ناکە. جاوتم براکەم تۆش بە قسەی وی ناکەی زارزارە تۆ لەگەڵ لەسەرە خۆ بە نەرمونیان بە قسەی خۆش کورە جاری وا هەیە لێی ببوورە ئەگە ئەو تووڕە بوو تۆ نەرم باگە تۆ نەرم بە ئەو ببوورێ. وتی وەڵام مامۆستا لەوە دەرچۆکتم بۆ برام خۆخوا نەخواستا هیچ شتێکی نەکرد وتی بەرێ وەڵام مامۆستا شتی بێشەرعی دەکا حاشە لە ڕووتان. وتم ئاخە چ دەکا؟ وتی وەڵی لەگە ئامۆزاکانی تەوقەی دەکا هیچ پیاوێک تۆقەی ناکە. وتم برام چۆن دەبێ پیا و ئافرەت بۆ شێوازە تەوقە بکەن. دێ وڵام مامۆستا جاری وایە دەگاتە شتی کەش کە بەهۆی ئەوەی کە دەڵێ ئامۆزام و ئەوە کوڕە خاڵم و ئەوە کوڕە نازانم کێمە و بەخوای زۆرم خۆش دەوێ ناتوانم. بۆ معلوماتەن خوا نەخواستن لە ڕەوش خراپی نەبووە بەڵام چۆن پەروەردە کراوە هەر لە گچکەیەوە پەروەردە کراوە کەەوە ئەوانە پێکەوە بوون کە پێکەوە بوون پاشانەکە فێریان نەکردوون. وتم دەزانین چ بکە ئەوە من لە قەزەکەی تۆدا دەبم
بەڵام ئەو پیاوەی کە ئەو ئافرەتی بۆ دۆزیوێتەوە خزمتە مامتە جیرانتە چێ بڕۆ بیهێنا دوو قسان دەکەین وتی وڵای مامۆستا کەس پێوەی هەڵنەستا کاتی خۆی وتم بۆ برام وتی وڵای مامۆستا لە دوو لە ڕووتان لە کەناڵێکەیە لە کەناڵی ئاسمانیەکان نووسراوە ڕۆتانە ئەو کەناڵانێکەوە خاسن بە کلیپ و گۆرانی بێسەروبەر و ئەو کەناڵانێکەوە ڕەوشت و نەریتی ڕەسەنی کوردایەتیان لە بار بردووین وتی وڵای مامۆستا لەوێ نووسرا بوو من ئافرەتێکی تەمەن ئەوەندە ساڵەم و ئەوە ژمارە مۆبایلەکەم و حەزم لە کوڕێکی باڵای ئەوها بێ و توڵی ئەوها بێ و عەرضی ئەوها بێ و خانوو زەوی دەکرێ وتی برام مادام ئەتۆ ئافرەتێک لە ڕۆتانە دیوەتەوە بۆ گلەی لە مامۆستا دەکەی وڵای ئافرەتێک لە ڕۆتانە بیدۆزیەوە و لە دوو لە ڕووتان لە شوێنێکی ئەوها بیدۆزیەوە هەر ئەو نەوع ئافرەتەی لێ هەڵدەکەوێ بۆیە بەڕێزان کاتێکەوە تۆ گلەی لە زاوایەکەت دەکەی ئەگەر دیندارێک ئەهلی مزگەوتێکت هێناوە کسەکەی خۆتی بدەی ئەنجا گلەی لێ بکە بەڵام خەڵکێکەوە خوا ناناسێک لە هیچ لێ ناکرێت بۆیە حەزم لێ جاری وایە ئافرەتان بۆ خۆیان دەبنە هۆکار بۆەوەی کەوا مافەکانیان پێشێل بکرێ خوشتی وا هەیە پەیوەندی دەکات دەڵێ مامۆستا لەگەڵ خزمێک لەگەڵ کەسێک حەزمان لێ زەماوەند بکەین ناهێنن دەڵێم خوشکم دیندارە ئەو کوڕە دەڵێ نەوەڵە مامۆستا نوێژە ناکە ئەی دەڵێم خوشکم سبەینێک کاگە ئەو کەسە مافی خوای نەدا وەڵای مافی خێزانشی نادا کەسێک مافی داکوباوی پێشێل کردبێ لێیان بدا دەریان بکە وەڵای مافی مناڵەکانیشی نادا چۆن زەماوەند لەگەڵ کەسێک دەکەی کە بەو شێوازە بێ دەڵێ وەڵا مامۆستا هەر دەمەوێ کاتێک کە هەر خۆت ئیختیاری کەسێک دەکەی کەوا دین و ئیلتیزاماتی نییە بەیانی ئەگە هەر کێشەیەک ڕوبەڕوو بۆ دەبێت خۆت بەرپرسیار بی بۆیە خوشکان نەبنە بەشێک لەو کێشەیەکەوە بۆیان دروست بووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە غەزای گەورەی ئوحود کاتێکەوە ئەو غەزایە حاسم و یەکلاکەرەوەیە بوو بە هەمان شێوە بە ئامادەبوونی ئافرەتانی دلێر و بوێر بوو بە ئافرەتانی مرد بوو بەو ئافرەتانە بووکەوە وراء كل رجل امرأة عظيمة هەر پشتی هەر پیاوێکی گەورە ئافرەتێکی گەورە هەیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئافرەتی پەراوێز نەکرد ئافرەتی گەورە کرد تاوای لێهات کە خوای رب العالمین بەو شێوازە ڕێز لێناوە جا ئەمن دووبارە و سێبارە داوا دەکەم خوشکان زیاتر پابەند بن بەکاری ئیسلامی خۆیان بەکاری و ئەنجامدانی نوێژەکانیان چ بە جەماعەت بێت چ لە ماڵەوە بێ بە حیجابیان بە لیباسیان بە دراوسێ و ئەخلاق و ئاکارە جوانەکانیان و زۆر بە ضروریش دەزانم کە هاوکاری ئەو برایانە بن بۆ ئەنجامدانی هەموو ئیشەکانیان بۆ کردنەوەی خولی هاوینە لێستا بەدواوە کە هاوینەیە هەر خوشتێک لە ماڵەوە با سێ کچۆڵەی گچکە دابن دەرسیان پێ بڵێ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم خەیڕکم من تعلم القورآن وعلمه باشترینی ئێوە ئەوە نییە کەوا دەوڵەمەندترینتانە باشترینی ئەوە نییە کە زاناترینتانە باشترینی ئێوە ئەوەیە کە یەک جزء قورآن دەزانێت جزء عامەی فێر بوو بە سێ منداڵی گوتووە من تعلم القورآن وعلمه خۆشی فێر کردەوە خەڵکیش فێر دەکات بۆیە هەر کەسێک لە ماڵی خۆی ببێ بە مزگەوتێک کە بەداخۆیە دەوری مزگەوتەکان کەس کراوە مزگەوتەکان بۆتنە شوێنی نمایشکردنی کاری هونەری و چالاکی و شێوەکاریەکان بەڵام بۆ قورئان خوێندن و خوتبە و وتاری ئاینی قەدەغە کراوە دەبێت ماڵەکەمان بکەین بە مزگەوت ئەو منەسانەیەکەوە دەعاوی و بانگەوازین وەکو ئەو شوێنە بەڕێزێکەوە ئێمە لێم بیکەنە مینبەرێکی تر بۆ پەیامی خوا و پێی بگەیەنین جا هەر خوشتێک لە ڕاستخۆیەوە هەست بکە بە مەسئولیەتی خۆی وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەر هەمووتان بەرپرسیارن هەر هەمووشتان لەو لێپرچینەوە لەو سەرکردایەتیتان بەرپرسیار دەبن لە ڕۆژی دوایی تا دەفەرمێ والمرأة راعية في بيت زوجها والله خوشکان ژنان لە ماڵی پیاویان والله شوانن دەبێ ئاگادار بن بە ئەمانەتەوە ڕەفتار لەگە مناڵیان لەگەڵ خزم و کەسیان لەگە دارایی ئەو پیاوەشیان بکەن ئینشاءالله خوای گەورە پاداشتان داتەوە سەربەرز بن ئەزیەتماندان و دووبارە و سێبارە دەستخۆشی لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی دەکەین خوای گەورە پاداشتان داتەوە زۆر سوپاسیان دەکەین بۆ ئەو هەلێکە بە ئێمەیاندا وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته